نعمتي معي دوما رمضاني مبارك زور ممنون مليان والله زور دعاء خير ما يبويان إن شاء الله خواجيان فروكه دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم هەموو ساڵیامەتی ئەمیان داوە دڵخۆشی لە خێرخوازانی بەخشینەکەم. دەستگای خێرخوازی بەخشی نووسینگەی چەمچەماڵ هەڵساین بە دابەشکردنی بڕێکی مادی کە لەلایەن دوو خێرخوازە بۆمان دابین کرا بۆ خۆی گەورە ماڵ و سەروەتی زیاتریان باتێ خۆی گەورە لە بەڵاو موسیبەتی ئەم دنیای لایەن بە خۆی گەورە بەهەشیان بەنسیب بکە ئینشەڵا. پرۆژەکەیش ئەوە بوو کە 125 کەس ئیسفادەیان کرد و بڕی 12 ملیۆن دینار بوو لەم پرۆژەیە کە سەرفمان کردە. سوپاس بۆ ئەو خێرخوازانە کە پارەکەیان بۆمان دابین کرد و ئەمەش یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە بڕی مادی و هاوکاریە بۆ ئەم ڕەمەزانە بۆ کەسانی نەخۆش و کەم دەرامەت و لە پرۆژەکەیشا ئێمە یەکسانیەکمان تیا بەدی کرد ئەوانەی کە هەژار بوون و بەعزێکیش لە ئەوانەی کە قەرزار بوون و تقریبان 40 کەسی کە مەندامیشی تیا بوو. سواز بەخوای گەورە پرۆژەکەمان بە ئەنجام گەیان و سپاس بۆ خێرخوازانی کە مادی و پارەکەیان بۆمان دابین کرد. ئێمە چەند قۆناغێکی ترمانەیە بۆ پرۆژەکانی تر ئینشەڵا بە ئومێدی ئەوەین خەڵک زیاتر ڕوومان تێ بکە و زەکات و سەدەقەکانیان بۆمان بێنێ. پرۆژەی تری پارەمان هەیە ئینشەڵا ئەگەر بکرێ خۆی گەورە دەرفەتدا پرۆژەی سەبەتەی خۆراکیشمانە بێ و پرۆژەی جلوبەرگی مناڵی بێباوکان و موچەی مناڵانی بێباوکانیشمانە بێت کە نزیکی 7 مناڵی بێباوکمان لایە. دەستگای بەخشین ئەم ماتۆڕەی بۆ دابین کردوین. تۆ بتەوەیت چی پێ بکەیش؟ وەڵای ئیش کاسی پێ بکە و بۆ بژێوی ژیانی خۆم. دەستخۆشی بەنامەکەتان دێکم ماڵتان ئاوا بە بۆ ماتۆڕە بۆتان کڕیم و هاوکاریتان کردو. ئێستا ئیشت چێکا کامەلا؟ وەڵای ئیشم دوکانێکی پشکۆلم هەیە لەدا دێگە ئەنە بنەژی پێژم و وەڵای ئیشەکەی لەدا دێشتی بێبێن و پێ بفرۆشم لە سەجادێ و مەگەفانی و ماس و شیر و شتەکە بیکڕ و بفرۆشمەوانی بۆ شتان. پێش مناڵم هەیە بەتەن بۆ ماتۆڕە بژێوی ژیانی ماڵمدا لە خۆم پێدا بێن بۆ ماتۆڕە و کاس و پێ بکەم ئینشاءڵڵا. دەستخۆشی بەرنامەی بەخشینش لێوە ئەکەم و هەر هاوکاریتان بەردەوام بێ و
خێرا من و هاوکارەکانیان هاوکاری خەڵکەکەم بۆ ماتۆڕ بۆ شتر مەڵتانەوە بێ.